کانیەڕەشی دەڤەری برادۆستە و نوێترین ناحیەی ناوچەکەیە. لە ساڵی 2022 لە چوارچێوەی بە قەزاکردنی سیدەکان گوندی کانیەڕەشیش لە دەڤەری برادۆست کرا ناحیە، بەڵام بە گوتەی دانیشتوانان تا ئێستا بەڕێوەبەری ناحیە و هیچ بنکە و فەرمانگەیەک لەو سنوورە نەکراوەتەوە تا کاروباری هاوڵاتیانی لێڕایی بکرێت. کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ئاسانکاری بۆ کاروباری هاوڵاتیان و شۆڕکردنەوەی دەسەڵاتە کارگێڕیەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ژمارەیەک قەزا و ناحی نوێ هێنایەکایەوە و ئەمەش دڵخۆشی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. هەر وەڵاگە ناحیە بیتۆ بژارە باشە، وەڵا زۆر دڵم پێ خۆشە، پێم خۆشە خەستەخانە هەبی، پێم خۆشە ئاوگون ئاوی نییە، ئاوی هەبی، هزار جاحێلەکەتێرە قەیدکەن، زۆری پێ خۆشە. بڕیارە دەرچوونە ناحیە بوومە بڕیارێکی میژووی بوو، ئەمە زۆر حکوومەتە خۆت مەمنونی بووی بڕیارێ بەس هەستکەین ئەو بڕیارەش زووترین کات جێبجێ بکرێت. مختاری ناحیەی کانیەڕەشە لە ڕێگەی زاریکرمانجی پەیامێک ئاراستەی حکوومەت و ئیدارەی سربەخۆی سۆران دەکات. ئێمە وەکو خەڵکی گوند دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەین کە ئەو بڕیارێ بۆمە دەرکرد گوندەکەمان بیتە ناحیە، زۆر پێ خۆشحاڵین چونکە لێرە بۆ سیدەکە تقریبا 2 ساعت دوور بووە تا دەچوونی شوکارمان بەڕێ دەکرد. ئەگەر ئێرە بیتە ناحیە گەلێک بۆمە باشترە و بەڵام تقریبا ساڵێک و شتێکی هیچ بەکردار نەکرایە، وەڵاو بیناشی دیارکردە بۆ بکری بۆ ناحیە بەس هەتا ئێستاوەکی کردار نەکرایە. خەڵکێکە هەر هەمووی پێ خۆشحاڵە ئەوەی کە پێش بڕیارەکەش باری کردەوە باوەڕکەی دوای دەگەڕێتەوە هەتا گەرەک هاتینەوەی تیش خانی دروست دەکەن. زۆر پێ خۆشحاڵن کە بڕیارە دەرچوو گوندەکەمان ببی بە ناحیە. ناوچەیەکی کشتتوکاڵیە، ناوچەیەکی گەشتیاری شەتاڕەدێک، چونکە سنوورەکەەوە ڕێککەوتە دەشتاییە دەوروبەریشتە ڕووبارێکی بەنەوەن دادێ بە ناحێبوونی کانیەڕە جێبەجێ بکرێ هەری کاری زیاترەبی. داواکاری دانیشتوانی کانیەڕەش دەبەمە بەردەم سەرپەرشتیاری ئیدارەی سۆران لەبارەی کردنەوەی بنکە و فەرمانگەی میری و دابینکردنی ستافێکی نوێ بۆ ناحیەکە. هەڵگۆرد شێخ نەزیب وردەکاری دەخاتە ڕوو. کانیەڕەش کە ئێستا بۆتە ناحیە کارمان لەسەر هەم دانانی بەڕێوەبەرێکی ناحیە و ئەو بەڕێوەبەراتیانی پۆلیس و ئاسایشە لێوەندران بنکە ئاسایشە وەکو پێویستی لێوەندران بکرێتەوە. بەڵام ئێستا زیاتر تەرکیزیمە لەسەر جێبەجێکردنی هەندێک پرۆژێ استراتیژیە لە کانیەڕەش بە خۆتان زانێکێک لە شێشە گەورەکانی گوندی ناحیە کانیەڕەش بابەتی پرۆژێ ئاوە کە ئێستا لەو ڕۆژانە دەستەباری جێبەجێکردن. بەڕاستی نەمانویست پێش ئەوەی هەندێک پرۆژانەی بە تایبەتی ئاو هەیە دەستەباری جێبەجێکردن ئێمە ینی وەکو ناحیەیەکیش بناسێنن دەوی مقەوماتی ناحیەی بە باشتری تێدا ئامادەکاری باشتریت بۆ بکرێتن. پێشنیارەکانش بەرز دەکەینەوە ئیتر هەر کەسێک بیتن خەڵکی ناوچەکە بیتن خەڵکەشکە بیتن کەسێکی لێ هاتوو بیتن بتوانی ناحیەکە بەڕێوە بات. ناحیەی کانیەڕەش یا بەرمیزە لە ڕووی کارگەڕیەوە سەر بە قەزای سیدەکانە لە ئیدارەی سۆران کەوتوتە سەر سنووری نێوان عێراق و تورکیا و شوێنێکی لەبارە بۆکردنەوەی دەواازەیەکی سنووری. نزیکەی 300 ماڵی لە نیشتەجێ و خاوەنی یەکێکە لە دەشتە بەرفراوانەکان و لە بواری کشتتوکاڵی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. مرشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.